وله بینران هەڵبەتە بە ژێوەیەکە مەتەڵێ ینی وڵاتێک کو ژێرخانە یا وێرانە وڵاتێک دیگەلێک ئاریا دەڕەوشەی گەلێکی پەریشانە بسبب ئەف وڵاتەیەژی کو شاندنا پەترۆڵە خەڕاگرتیە نێزی 17 ملیار دلار زەرەر بەر وڵاتی و بەر خەزینەوەی کردیە هەنی گەلۆبێت منطقیە سیاسەتێکە منطقیە هەڵبەتە بە ئێکیشان بابێت و پرسانە کول سەرئاستی هەرێمی سەرئاستی بەغدا حتا سەرئاستی نێودەوڵەتیژی زۆر گرنگی تێتە بەحەسکردن تایبەتی vê دیماهیە پشتی سەردانە سەرێک وەزیران مەسرور بارزانی بۆ بەغدا تەکانێکی باش بێ پرسی هاتکەدان سەرێک وەزیرە عێراقیژی دەرئەنجام بوو ئاژانسا ئەنادوڵویا فەرمییا تورکیە بەحسێ زرارên zêde ya ragertina şandina patrola Herêma Kurdistanê kiriye. Birêz Diktor Govend Şêrwanî ew pisporê wize û şirovekarê aboriye û bêguman pisporê ciyolojiyê nafteyê jî kew li Hewlêrê gelme. Diktor şevata baş be gerem ji wê dest pê bike tu jî dişopînî niha nîqaşeke ciddî heye sebaretî hezardekirina dubare ya şandina patrola Herêma Kurdistanê epîkor jî dibêje melarî niye li cem me jî asayiyê van girêbestan berçavan derbasken. Kewata tu dibînî gel û cida li demên derbas bûyî vê carê niyeteke ciddiya konkrêtiya bît êdî naft dest pê bike? سلااو ڕێز بۆ کەناڵی کوردستان بیسار و بینەرانی عزیز بۆ بەڕێستانیش بەخۆی هەموو لایەکان ئاگادارن حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان و کۆمپانیەکان و تورکیا کە ڕاگررتنی نەوت بۆ ماوە دوورە و درێژە ئەکید زیانی بە هەموو لا دەگەینی و گەورەترین زەرمەند خۆی وەک لە راپۆرتەکەتان باس کرا حکوومەتی عێراقا کە پتر لە 14 تا 15 میلیارد دلار زیانی پێگەیشتووە لە کاتێکدا خودی بودجەی عێراق لە یاسای بودجە پتر لە 50 میلیارد دلار کورتێنانی هەیە بۆیە ئەو بڕە پارە بەش ئەگەر بات با نەوت هەناردە بکرا بایەوە داهاتەکەی بات با بۆ مالیەی عێراق ئەو کاتەی بەشەکی بەرچاو لە کورتێنانی بودجە ینی تەختێ دەکرا بەڵام ئەوەی کە سەرنجڕاکێش ئێستا لە 27 مانجی ڕابردوو کۆمەلگای ئەپیکۆر بەیاننامەش دەریناوتی ئێمە ئامادەینە دووبارە پێک بنەوە بە سێ قۆڵی واتە عێراق و هەرێمی کوردستان و کۆمپانیەکان و ئامادەنە نەرمی بنوێنن ئەو یەکەم جارە بەو شێوە باسکەن نەرمی بنوێن لەسەر هەر گۆڕانکاریەک پێویست بێتن بۆ دووبارە هەنارێکی نەوت واتە ئاماژەکی ناڕاستەوخۆیە بۆ هەر گۆڕانکاری بیت چ لە تێچوونی دەرهێنان و گواستنەوە چ لە گرێبەستەکان بی کە لە سەرتاوە عێراق ئەترازی لەسەر بوو وتی ئەو گرێبەستانی هەرێمی کوردستان ناگونجێن لەگەڵ یاسا و ڕێنمایەکانی فدرالی عێراق. زۆر باشە دکتۆر ئەمریکاڵەیە بێت نەوت هەناردە بکەنەوە عێراقڵێت هەناردە نەکردنەوەی نەوت نەناردنی نەوت یارمەتی کوردستان بۆ دەرەوە زیانی زۆری پێگەیاندوون حکوومەت یارمەتی کوردستان ئەڵێ من ئامادەم و تورکیاش ئامادەیە بۆی کە نەوت لە ڕێگەی بۆری جیهانەوە بڕوات ئەی کەواتە بۆ ناکرێ چی ماوە؟ بەڵێ دەنگەکەنیە بێداخەوە زۆر باشە دکتۆر پرسیارەکەت بۆ دووبارەکەم و ئەمریکاڵێت دەبێت هەناردەی نەوت دەست پێ بکاتەوە عێراقڵێت زیانی زۆرم بەرکەوتووە لە هەناردە نەکردنەوەی نەوت یارمەتی کوردستان تورکیاڵێت من ئامادەم حکوومەت یارمەتی کوردستان ئەڵێ من ئامادەم ئەی کەوایە ئەم پرۆسەیە بۆ دەست پێ ناکاتەوە سەماعەکانی منە بەڵێ دکتۆر بەڵێ بەڵێ دیارە دکتۆر گوێویستی دەنگی ئەمەنی هەکار دەستپێکردنەوەی نەوت یارمەتی کوردستان زیانی بە عێراق گەیاندووە و زیانی زۆری هەبووە بێگومان بۆ وزەی جیهانیش نەک تەنیا یارمەتی کوردستان چونکە نەوتی هەرێمی کوردستان جیهان بەگشتی سوودی لێ وەرەگرێ وڵاتانی کە پێویستیان بە نەوتە یەدەگی نەوتیان لاوازەیان بۆ وڵاتی پیشسازین سوودی زۆر لە نەوتی یارمەتی کوردستان جدا ڕەوشێکی محمەد ینی وڵاتێک کۆما گوتی ژێرخانە یا وێرانە وڵاتێک نەفتای بخۆیە ینی چاوە ئەو وڵاتە بخۆشی بیتە سەدەم گاف نەفتەنەیەتە شاندن نێزی 17 میلیارد دلار 17 میلیارد دلار پارێکی gelekê ku zarar ber Herêma Kurdistanê ber Iraqê bi giştî ketine temaşavan nêja Herêma Kurdistanê ber heve hemû deman jî bêguman di hemû civînên serek wezîran
ديجل لاين بربسيار حتى لسراستين بدولتي هرميجي تكزيم لسر شاندنا بترول هرما كردستان كرنا هلبته اف بوريا كو نفط هرما كردستان جي ليتي تشاندن بوريا جيهان تركيا بوريا جي برهفه وزير وزراء تركيا دمك بهمان بريان هاغوتي باف بوريا برهفه كو نفط هرما كردستان بتشاندن لا گرفتە گەورەکانی حکوومەتی عێراقەوە بۆ کە گرێبەستەکان گرفتیان تیا کێشەیان تیا لە بەرژەوەندی کۆمپانیەکانە زیاتر ئێستا کۆمپانیەکانی بواری نەوت دەڵێن ئێمە ئامادەین چاو بە گرێبەستەکانە بخشتین دەستکاریان بکەین و بیان گۆڕین بيانويا بيجمان جبركو حكومة هرما كردستان بهمو أويك برهفة أو شاندنا هرما كردستان ببازار كرنا نفط هرما كردستان هم اللي قرد دستوري عراقي بيا اللي قرد دستوري بنجهي بيا جبركو حتى نام ياسا نفتو غازي البرلمان العراقي تماشا بانيجان هات كدر كرن كل جور ايكش مادة دستوري بيوستا في ياسا بيت در كرن شواز تعامل كرنه ببرسا وزو سامان سروشتي عراق بگشتی و هرمان چا تعامل قلبته کردن حتی في یاسانه در کردن ما في هرما کردستان به گمان تعامله به شواز در کردن و شاندن و بازار کردن پترول خو بکه البته هرما کردستان نه بشه که گرینگی دا بین کردن طاقه و زیب و بازار جهانی نشاندن نفط هرما کردستان جی زرار بر بازار جهانی بتایبەتی دواری و زیده گاندیه بهای و گران کریه ایران جی لسراستی جهانی دوام ولاته جبو شاندنا پترول بو بازار جهانی البته ایراب خوشی که لگور کوتی تخمین کرین صدم نشاندنا بشک گرینگ و تا 400 500 هزار برمیل نفته بو بازار جهانی بسدم پرسه سیاسی بسدم کوراو شهر ما کردستان پریشان به بسدم بیگمان کو خلق ما کردستان زیات البته ابلو قدم دما کو نفت تا شاندن هیچ پرزگری کا پیدا نموچنه بو همو مهان موچه خور هرما کردستان جاری حکومت هرما کردستان بداهات نفته و تا تدابین کردن لپشتی نفت جکات که راگرتن سالا کدومان اف پرسه همو جاره که همو مه که لبغدا هجته بوته تگرتن البته به جدی دمه کده کنیته که جدیه سرک وزیر عراق هيا دیگه سرک وزیر هرمی پرسه چاره سر من پرسیارکم با دکتورم دوباره بکەمەوە دکتۆر باسم لەوە کرد کە ئەپیکور ئامادەیە و ئەمریکا ئەڵێ دەبێت دەست پێ بکەنەوە عێراق ئەڵێ سوودانی ئەڵێ زەرری زۆرمان پێگەشتووە زەرەکە بەر تەواوی عێراق گەشتووە و تورکیا ئەڵێ من ئامادەم حکوومەت هەرێمی کوردستان ئەڵێ من ئامادەم ئەی چی ماوە بۆی کە نەوت دەست پێ نەکاتەوە زۆر سپاس بۆ پرسیارە ڕێزدار سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان هەردەم سەختی کردەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم ئەرکەکانی سەر ئەستۆخۆی تەواو کردووە بەڵام وەک بەڕێز سوودانی باسی کوتی کێشەکە یاساییە واتە کێشەیەک هەیە لە خودی یاسای بوجە کە بڕی پارێکی کەمیان تەرخان کردووە بۆ تێچووی بەرهێنان و گواستنەوەی نەوت ئەم بەرە واقعی نییە هەروە لە خودی یاسایەکەش باستەوە دەکا کە ئەو کولفەی خەرج دەکرێت تەنها کولفەی تەشغیلیە کولفەکی تەواو نییە خۆی دەبوایە بە هەمان شێوەی ئەو کولفەی کە خەرج دەکرێت بۆ عێراق کولفەی تەشغیلی و کولفەی سەرمایەداری بیواتە ڕەسمالی ئەوەی کە حساب کرایە نیوەی استحقاقەکەیە بۆ یە کێشەیە چکە تۆ گەر پارێکی باش تەرخان نەکرێت بۆ کۆمپانیەکان کە تەختەی هەموو مەساریفی خۆیان بکە و قازانجێکی معقول بۆیان ببنێتەوە ناتوان دەست بەکار بن واتە کێشەکە لە خودی یاسای بوجەیە پێویستە ئەو خشتانێک کە ئێستا مناقەشە دەکرێت و هەفتەیە لە پەرلەمانی عێراق تعدیلێک بکرێ ئەو کاتەی بەشێکی گەورە لە کێشەکە حەل دەبیتەوە کە تایبەتە بە تێچووی دەرهێنان و گواستنەوت کێشەش تر دەمێنێتەوە ئەویش خودی گرێبەستەکانە ئەمیش خۆی وەزیر نەوت عێراق مانجی یازدەی ڕابردوو کە سەردانی هەولێری کردوتی ئێمە هەوڵ دەدەین ئەم گرێبەستانە بگونجێنن لەگەڵ یاسا و ڕێنماکانی عێراق بەڵام دیارە تا ئێستا ئەم کارە تەواو نەبووە بەتاکید نەرمی بنوێنرێت لە هەردوو لایەن وزارەتی نەوت عێراق و کۆمپانیەکان کێشەکان چارەسەر دەکرێت و ئەم بەها دەردانی ملیۆنەها دۆلار لە دارایی عێراقەوە دەوەستێتەوە دەبێتە قازانجێک لە کاتێکدا ئێستەمە دەزانین نرخی نەوت زۆر بەرز بوویتەوە و ئەو بۆرەی کە ڕاگیراوە بۆری هەرێمی کوردستان لە بەندەری جیهان توانای هەیە تا بڕی 1 ملیۆن بەرمیل بگواسترێتەوە نەک بەس نەوتی هەرێم بەڵکو نەوتی پارێزگەکانی تر عێراق وەک مووسڵ و کەرکووک و سەلاحەدینیش بله دکتور تو دزانی اوه سالکو پیتری سالکو دومه هن اف شاندنا نفتات که را گرتن نزی 17 میلیارد دلار ضرر بر عراق کتنه یعنی سالکو دومه هن بردام گوتو به سر به پرسه
جه آلیه عراق و پرسنات که چهار سر کن دمک دا ترکیه دی بیجه دمک بوریه برهوه که آتا تو نبینی گله و پرسنت بحث کری مجاری نیاسه و گره بست و تیچو یا و گواسنان نفته اوه پرسا اساسی نیه بلکل پش پرده دبه ما بسته که دن یا پیتر ابلوقا دا نهری ما کردستانیه به بالتأكيد لناو حكومتي فدرالي عراقيش سنتين لاني سياسي هي بين خوشنية أم كيشة تار سر بكريتن تسبة رجايك نحزي هريما وحكومتي هريما تلاقيش بين خوشنية أم حكومتي السوداني أم كيشة تار سر بكا كسندين حكومتي بيشتر ناتواني تار سر بكن نانوي أو بتا إنجازك واخد مكسبك بحكومتي السوداني بويا كيشة دروز دكن نك بو هريمي كردستان بلكو بو خودی حکومتی سودانیش بتایبەت ئێمە لە نهایەتی ئەم ساڵ ڕەنگە انتخاباتش تر بکرێ ڕەنگە حکومەتی عێراق دووبارە بگۆدرێ بۆیە حکومەتی سودانی بە ڕای من جدیە لە چارەسەرکردنی ئەم کێشەیە چونکە بۆی بە دەستکەوتە کەژمار دەکرێ و وا دەکاتن چانسی سودانی بۆ دووبارە وەرگرتنی پۆستی سەرۆک وەزیران زۆر بەهێزتر دەبی. زۆر باشە دکتۆر هەناردەکردنەوەی نەوت ئەو زیانە نەپڕاکاتەوە کە بەر عێراق کەوتووە. بەتەکیید ئەوەی کە چوو ناتوان تعویز بکرێ چونکە پشتی هەر وڵاتێک لە ئەندامەکانی ئۆپیک ئۆپیک پلاس ڕۆژ بە ڕۆژ حساب دەکرێن ئەگەر ڕۆژێک عێراق کەمتر لە حسەی خۆی بە 100,000 بەرمیل ئینتاجی کرد ڕۆژەکەی دووە ناتوانانی 100,000 زیاتر ئینتاج بکات چونکە هەم ڕۆژ بە ڕۆژ حسێب دەکرێت و خودی عێراقیش لەم سێ مانگەی یەکەمی ساڵی 2024 لە حسەی خۆی زیاتر ئینتاجی کرد ئێستا پێویستە کەم بکاتەوە. واتە ئەمە کێشەیەک ترە چکە سنوورێک دانراوە بۆ هەموو وڵاتەکانی ئەندام لە ئۆپیک ئۆپیک پلس بە پێی بڕیارەکانی ئۆپیک پلسەوە عێراقیش ئەو حسەی کە بۆی دانراوە بریتە لە 3.2 ملیۆن بەرمیل ڕۆژانە. ئێستا وزارەتی نەوتی عێراق دەبێ ئەو 400,000ی هەرێم ئەگەر کەوتە قۆناغی هەناردەکردن بگونجێنی زمنی ئەو 3,200,000 بەرمیلە تاکو بتوانرێ پێشیلکار نەبی بۆ بریارانەی کە لە تەحالوفی ئۆپیک پلس دەرچووە. بله دکتۆر هەڵبەتە تو زانیژیکان یەف چارەسەریەندەمی پەنجەندەمی چارەسەریە بنگهینە ڕاوشەی ناکات دی چارچوبێ دەستوری عێراقدا بێگومانێکیش مادین دەستوری هەیە یاسای نەفت و غازێ پێویستە بۆ پەرلەمانی عێراقی بێتە شاندن ئەف یاسا بێتە پەسەندکردن بێگومان کۆمدەنگێکە سیاسی سەر هەبی ji بوو پرسگirêkê بێتە چارەسەرکردن گەل و حتا ئەف یاسایە دەرنەچی بدیناتە پرسگirêkê دەبێتە چارەسەرکردن. بەتاکیید دەرنەچوونی یاسای نەوت و گاز بۆشایەکی یاسایی و دەستوری گەورەی دروست کردووە و ئەم هەرخۆی ئەوەیە سەرچاوی سەردەم کێشەکان ئەگەر بووها بواە یاسایەک دەرچووبایە پێش ئەو 20 ساڵێک کە لە 2023ەوە تا ئێستا یاخود لە کاتی دەرچوونی دەستور 2005ەوە 2006 ئەکتیف کرا بەڵام تا ئێستا نەتوانرا بە تەوافقات مابینی هەموو لایەنە سیاسیەکان یاسایەکی گونجاو دەستوری عادل بۆ هەموو لایەکان دەربچێنرێ بۆ نەوت و گاز. گرنگ ئەوەیە ئەم یاسایە هەر شێوازێک دەرچوو دەبێ ڕەچاوی برگەکانی کە 112 115 و هەروە ئەو برگانەی کە تایبەتن بە پێگەی دەستوری هەرێمی کوردستان و لە هەمان کات پێویستە ئەم اتفاقی کە مانجی نیسانی ڕابردوو نێوان دوو حکومەتی فیدرالی و هەرێمی کوردستان واژووکرا جێبەجێ بکرێت نێوان ئەو یاسایە ئەجینە ئەو اتفاقاتی حکومی و اتفاقاتی سیاسی و برگەکانی دەستور ئەبێ هەموو ڕەچاو بکرێ لە ڕەشنووسی یاسای تازە ئەو کاتێ من لە متمانم هەیە سەردەم کێشە کۆنەکان و کێشە نوێیەکانیش چارەسەر دەکرێن. بەڵێ زۆر بەڕێز دکتۆر گۆڤان شێروانی پسپۆری وزە و شرۆڤەکاری ئابووری و پسپۆری جیۆلۆجی نەوت سوپاس بۆ ئامادەبوونی وەڕستان دکتۆر بەخێر بێن.